سڵاوی خوای گەورەتان لێبێ بیسەران و بینەران ئەمڕۆ لە چوارەمین ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حکمەم دەسمە لای بەشێ لە قورآن لەبەران و بەشێ لە بەشدار بووان لێیان دەپرسم بابزانم چەند دڵخۆش و کەیف خۆشن کە قورآن لەبەران توانیویانە قورآنی پیرۆز دەبەر بکەن و بەشدار بووان چ پەیامێکیان هەیە ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن لەگەڵمان نابن. يا حافظ القرآن رتل آيه فالكل أنصت للتلاوة مطرقا يا حافظ القرآن لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيد. السلام عليكم. دابینم زۆر دڵخۆش دیاری. الحەمدولله فەزل و ستایش لە بۆ خوای گەورە کە ئەو فەزلەی پێبەخشین هیوادارن ئینشاءالله بتوانین لە ئاستی بەرپرسیارەتی هەڵگری ئەو قورآنە پیرۆزە بین و خوای گەورە هەموو لایەک موفق بکە ئەوانی لە بەریشیان نییە ئەو شەرەفە گەورەیان بە قسمەت بکە و زۆر زۆر سپاس بۆ کەناڵی پەیامیش کە لە دوای نیوەڕۆ ئاگادارم لە پەخشی ڕاستەوخۆ و ئیهتیمامی و بایەخی گرنگی بەو مناسبە پیرۆزەدا و خوای گەورە پاداشتیان داتەوە ئینشاءالله. بە ماوەی چەند توانیت قورآنی پیرۆز دەبەر بکەیت؟ بەخوای ئەمن وەکو پرۆسە لە ساڵی 95ەوە خەریکی قورآن پیرۆز بوو بەڵ لەبەر خوێندنی تەواوکردنی خوێندنی باڵاو ئەوە تۆزێکدا بڕاو بووم لەو ئەخیرانە لە پاش 2015 الحەمدولله دەستم پێ کردەوە خوای گەورەش سەهلی کردو الحەمدولله تەواو بوون. کەواتە کەسێک کە بیوە قورآنی پیرۆز دەبەر بکە ڕێگاکە ئاسانە گران نییە بە دڵنیاییەوە خوای گەورە وعدەیدا وەلەقەد یەسەرنا القورآن للذکر فهل من مدەکر ئەو وعد و بەڵێنی خوای گەورە هەر یەکێک لەو قورآنە بێتە پێش خوای گەورە بۆی سەهل دەکا و ئینشاءالله دەبێتە مای ئەوەی بێتە هەڵگری قورآنی پیرۆز ئەو شەرەفە گەورەی بە قسمەت بکە. باشە چۆن ئەوانەی کە قورآنیان لەبەرە وە بکەن کە قورآنی پیرۆزیان لەبیر نەچێتەوە چونکە ئەگەر مڕاجعە نەبێ وە بزانم لەبیری دەکەین. بەتاکید والله ئەوەل و ئاخر ئیخلاص بۆ خوای گەورە دووەمیشە مڕاجعەی بەردەوام بەڕاستی مڕاجعە و مڕاجعە یعنی بەبێ دووبارەکردنەوەی یعنی ناتوانێت حفزی پێ بکە زایدەن گوناح نەکردنیش بەڕاستی ئەوەش دەوری کاریگەری زۆر زۆریە و بە تایبەتی تر بەڕاستی تەرکیز لەسەر مڕاجعەکردنەوە و گوتنەوەی یعنی قورآنکردن لەبەرکردن شتێک نیە بڕی لەبەرم کرد یعنی بڕوا بکە لەوانە پارچە شاعرێکە لە ئیبتیدایی لەبەرمان کردووە تا ئێستا لە بیرمانە بەڵام ئەو قورآنە بە ماوەی وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دەفەرمێ له ئەشەد تەفەلوتەن من الإبل یعنی زۆر زۆر بە ئاسانی لەو حشترە زیاتر ئاسانتر لە دەست دەردەچێت ئەگەر مڕاجعەی نەکەیەوە و ئەگەر خۆت لەگەر خوای گەورە نەسوڵحێن و خۆت لەگەری یەکلا نەکەیەوە. واللهی خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لێرەما بۆ ئەو ئاهەنگە قەشەنگەی ئەو ئاهەنگە خۆشە دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی لۆ دەستگای نووری حیکمە کە کوڕی منیش کارژێرە لێرە مامۆستا غەریب کوڕی منە زۆر زۆر دەستخۆشی لە هەموویان دەکەم لە دکتۆرە عەبدوڵڵا حەداد چەندت خۆش بوو ئەو قورآن لەبەرانە دیدەوڕۆ هەمویان زۆر دڵم خۆش بووە یعنی دەستم بە گریانێک کرد لە خۆشیان گریام تازە بەخوای بەچین باسی ئەویان کرد کە ئەمڕیان هەمویان ئەمڕیان بە قسمەت بوو بەڕاستی لە خۆشیان گریان دەستم بە گریانێک کرد ماشەڵڵا ڕەبی خوای گەورە بە قسمەت هەموو مسلمانان بکە ئینشاءڵڵا. حەزت دەکرێت توش یەکێک بی لەوانە؟ عەزم دەکرد یەکێک بم لەوانە بەخوای عەزم دەکرد لە خوای بە زیاد بێ خۆ منیش ڕاستە خوێندەواریم نییە بەس یعنی باە خۆم لە خوای بە زیاد بێ باە هەندێ یعنی پێشکەوتومە دایک و باوکانتیان پێ دەڵێ ئەوانیش کە منداڵی خۆیان کەس و کاری خۆیان بنێ لە دایک و باوکەکان دەکەم یعنی هاندەر بن لە بۆ ڕۆڵەکانیان یعنی پێشکەوتوو بن لە بۆ قورآن خوێندن ئەو قورآنە ئەوەی دوا ڕۆژمانە یعنی شیفای دوا ڕۆژمانە شیفای قیامەتمانە سەرکەوتومانە یعنی ئەگەر ئەو قورآنە نەبی ئەمە چینە هەی خۆیان بە قوربان دەمە ئەو قورآنە ئەگە بەڕاستی قورآن نەبی یعنی بەرەو دینی خوا و پێغەمبەر نەچینە ئەمە چینە بابزانم چەند دڵخۆش و کەیف خۆشی ئەمڕۆ لەم ئاهەنگە بەشداری. والله الحەمدولله زۆر دڵخۆشم پیانی پیاوەکەم ئەو ساڵ بەشداری تێدا کرد. پیاوەکەت قورآنی پیرۆز لێبەر بوو؟ بەڵێ هەستێکی زۆر خۆشتە بوو زۆر ئەرێوەڵا زۆر چەندێ دوعات بۆ دەکرد کە سەرکەوتوو بێ؟ واللهی زۆر الحەمدولله ئەویش ینی درێغینە کردیە مەسەرەن خاستن پاش نوێژی سبەینا بەردەوام بووە چەند ساڵە
بابزان وەکو خانمێک چۆن هانت دەدا چۆن تەشجیعت دەکردکەوە بەردەوام بێتن تاوەکو قورآنی پیرۆز لەبەر بکە وڵی ینی کار ئاسانی هەردەوێتن زیاترە من ئیشەکان یارمەتی بدەدات تا ئەو تەفەڕوخ کاتن لەو قورآن لەبەرکردن بە ماوەی چەند توانی قورآنی پیرۆز لەبەر بکاتن وڵی تقریبن ینی پێشتر چەند زوو ئەچی لەبەر بوو لە سەرەتا زۆری ویست وڵا چکە خوێندنیشی هەبوو بەڵێ بەڵێ سەلام عەلەیکوم چەند دڵخۆشی چەند کەیف خۆشی کە ئەمڕۆ خەڵات و ڕێزلێنانتان پێبەخشرا لە پاڵەوەی قورآنی پیرۆز لەبەر کردووە بسم الله الرحمن الرحيم بخيراتين بەڕێستان دەکەم بەڕاستی زۆر دڵخۆشین ناز و نیعمەتی خوای گەورە خوا دەفەرمی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا ئەمەش بەفەضل و ڕەحمەتی خوای دڵخۆشین ئەوە فێربوونەکە ئینشاءالله هەوڵمان داوە لەبەرکردنەکە ئینشاءالله محاولە دەکە خوای یارمەتیمان بدا عمل پێ بکەین چونکە قورآنی پیرۆز دەستورمانە قورآنی پیرۆز قوانینی ئێمەیە ئەمە وەکو مسلمان هەر ئەوە دەستورمانە ئینشاءالله خوای گەورەوەمان لێ بکە ئاخرمان خێر بکە و لە دنیا و قیامەت سوودی هەبی لۆمە کەواتە کارپێکردنی زۆر گرینگە بەتەکید بەتەکید خوای گەورە ئەوەی لۆناردیەکەمە ئیشی پێ بکەین پاشان ئەوە نوڕیشە هەرچی ئەوە لەبەر بکە هەم دڵ و دەرونی پاک دەبتەوە دەبتە تەزکێلوی دەبتە دڵفەڕاحی خوا دەفەرمێ و ئەنزەلنا ئیلەیکم نوڕا مبینە یعنی ئەو نوڕە بستە هەر دڵی هەر سینگی هەرێکی ئینشاءالله دڵخۆش و شاد و کامەران دەبی ماوەی چەندی خایان تاوەکو تۆ قورآنی پیرۆز لەبەر کرد بەخۆی بە 6 سەر ئەو لەو دەستگا بەڕێزە کە خواخێری هەم مامۆستایەکان بداتەوە پێشتریش هەم لە خزمەت مامۆستا جەمیل تەڵەبە بووم بە شانازیەوە لێرەش هەر تەڵەبە بووم بەخۆی 6 ساریاندانە بەڵام دەتانی بە 4 ساریش ئەگەیەکە ینی بە 4 ساریش لەبەرکرد بابزانم خێزانەکە چەند هاوکارت بووە لە لەبەرکردنی قورآنی پیرۆز وڵا زۆر سپاسی داکەم دەکەم یەکەم جار کە بچکەم بە مەمری خوای کردە ئەو زۆر لە زووتر تەشجیع کردم پاشان خێزانیشم زۆر هاوکار بووە بەڕاستی زۆر هاوکاری کردم چکە ئەم زیاتر پێم کە لەبەرم دەکرد یەکێک لۆم بگری لۆی برێمەوە ئەو قورآنەکەم لۆ بگری غەڵەتەکانم هەڵەکان لۆ ڕاستکاتەوە ئەجاوە زۆر تەسیری هەبوو لۆ من ینی پێشەوەی بچمە خزمەت مامۆستا ئەو ینی غەڵەتەکانی خۆم دەزانی کە لۆ ئیدی کەم دەگوتە بەرە ئەمڕۆ داکە لێرە ئامادە بوو بەێ بەرێ والله الحمدلله بەستێکت هەبوو کە دیتر والله ئینشاءالله ئەوە بەپێی حەدیثەوە کە تاجی وقار ئینشاءالله لە داک و باب دەندرێ ئینشاءالله ئێمەش داوا لە خوا دەکەین کە ئەوە بە داک و بابمان ببەخشیتن خوا وەمان لێ بکە ئاخرمان خێربی و ئەوە ببتە سەرکەوت و سەرفراز بم کە لە دنیا و قیامەت في الفؤاد تمزقا يا أمتي القرآن حبل نجاتنا فتمسكي بعراه كي لا نغرقا ولتجمعي حول الكتاب شتاتنا حتى نزيل تناحرا وتفرقا ولتجعليه محكما في أمرنا وثقي بوعد الله أن يتحققا سلام عەلەیکوم بابزانم چەند کەیف خۆشن کە دەبین قورآن لەبەرەکتان لێرەیە لای زۆر کەیف خۆشم وە دەزانم تازە لە دایک بوومە زۆر لەوەی دڵخۆشتر وەچێوە گوتی ئینسان ئینشاءالله پەپولێکی دنیاە وەچێوە گوتی بەکەلێک بەهەشت و بەکەلێک یعنی هەموو وەچێوە گوتی خزم و کەس و ئۆمەتی محەممەدی دێتن قورآن لەبەر چی دۆیە کوڕە خەزورمەوە برامەوە هەموو شتێکمە چەندی دوعات بۆ کردیا کە سەرکەوتوو بێت واللهی زۆر تازە کە دانیشتم ئینشاءالله هەر سەرکەوتوش دەبیتن و بەردەوامش دەبی ئینشاءالله چیت هەیە بۆ ئەوانەی کە قورآنیان لەبەر نییە پێت باش ئەوانیش بێن بۆ دەستگای نووری حکمە و خەریکی لەبەرکردنی قورآنی پیرۆز بن والله یەکەم یعنی لەخوای تەبارەکە وتەعالە دەپرسم ینی خۆم ئەوە کەم کە قورآن لەبەرگە ئەوجا هیوادارم ئەوانەی کە دەیبینم و ینی گچکە و گەورە و بچووک و ینی هەوڵدا لەوەی ڕێبازێکی خوایە و هەر ئەو بەکەلکمان دێ و هەر ئەو ڕێبازمانە السلام عەلەیکوم ورحمة الله وبركاته خدا سلامتك يا ربي پیرۆزشتان بێ خوای گەورە لێتان قبوڵ بکە نخشى لنقوش دبي إن شاء الله نخشى لجميع مسلمان دبيت إن شاء الله خواي پروردگار فرمي ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر بالتأكيد خواي پروردگار زور آساني دكاتن لبو أو كساني كبيان يا خويا مدنا بله بحقيقة يعني شتيكا يعني خير وخوشي شوي تدا لدنيا بدزناه بحقيقة لە کاتی قورآن خوێندن لەگەڵ کام ئاەت زۆر چێژە لێ دەبینی لەگەڵ کام ئاەت زۆر تێدا
ڕادەمای الله يعني لەگەر هەموو ئاەتەکان خوای پەروەردگار يعني هیچ ئاەتێک فەرقی نیە لەگە ئاەتێکتکە بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا له قرينا باشە يعني خوای پەروەردگار بەحەقە هەموو ئاەتەکان وەچی یەکن يعني تام و چێژی خۆی هەیە يعني باشە ئەوەی کە قورئانی لەبەرە چۆن وابکە قورئانەکەی لەبیر نەچێتەوە بحقد يعني هر وقت دكتور باس كده يعني انسان اولنيه اتو بون نبا زوترين كات حفظي كي بون زوترين كات دوري كي ولا بريكي مهم انسان لو ريدا سربنيتوا لو ريدا بمري او لو ريدا يعني اتو لو للريق دابي كبراسي بيدا كبتشو بردم خوي پروردگار اتو لو ري وقت پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمان خيركم من تعلم القران وعلمه باشترين كز او كسي كخوي تكوين دكاتن خلشتكش فير دكاتن بنسبة ئەوەی کە چۆن لە بیریش نەچێتەوە دەبی ئینسان دائیمەن یەکەم شت ئاەتەکانی خوای پەروەردگار بپارێزی بە زۆر تکرارکردنەوەی زۆر تکرارکردنەوە دوو زۆر ئەستەغفرالله کردن سێ خۆنەدانە بەرگوناح یعنی دوورکەوێ لە گوناحەکان بە تایبەتی ئەو سۆشیال میدیایە کە ئێستا کە هەیە هەر چەندی پێت دەکرێت لە مۆبایل و لە ئایپات و لەو شتانە چەندی دوورکەوێەوە ئەوەندە لە خوای پەروەردگار نزیک دەبێەوە لە قورئانەکە نزیک دەبێەوە. سلام علیکم کاک دکتۆر ساوتان لێبێ بابزانم چەند دڵخۆش و کەیفخۆشن کە لەم ئاهەنگە بەشدارن. خۆش یاخوا سپاس دەکەم. وەڵا الحەمدولillah ئەکید هەر مناسبەی قورئان بێ ڕێزنێران بێ لە قورئان لەبەران ئێمە پێمان خۆشە. من خۆم شخصیاً لە هەر شوێ لە کوردستانە لە هەموو جیهانە یەکێ قورئان لەبەر من دڵم پێ خۆشە بێ. دیارە ئەمە هەمووی وعدی خوای گەورەیە کە فەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەهو لەحافیظون. لە هەموو سەردەم و زەمانێکە بێ کۆمەڵێکی زۆر قورئانەکان لە دڵیانە چەسبێ و بیپارێزن. خۆی گەورەمان کە بە ئەهلی قورئان و خۆی گەورە لە هەموو لای قبوڵکە ئینشاءالله. ئەوانەی کە منداڵیان هەیە تۆ چ پەیامێکت هەیە بۆ ئەوەی بێن بۆ دەستگای نووری حکمە و بتوانن ئەوانیش یەکێک من لە قورئان لەبەران لە ساڵانی داهاتوودا. باترسم بڵێ وەرە من نووری حکمە جێگانە بێ ماشەڵڵا نووری حکمە لە سلێمانی ئەوەنە خەڵەواڵی خەڵک وەرناگرن بێگومان لە مناڵیەوە ئەبێ قورئان فێر بکرێ ئەو حفزە و ئەو تێگەشتنەوە بابنە ئەو خوێنەوە لە مناڵیە فێرە بێ بیر ناچێتەوە. و نووری حکمە تەنها ئەوە نیە قورئان پێ لەبەرەکە بەڵکو شوێنێک ناوەندێکە بۆ فێربوونی ئەخلاق بۆ ئەخلاقە جوانەکان بۆ فێربوونی ژیان بۆ دوورکەوتنەوە لە شتێک خراپ. بەڵام نەسیحەتم وایە هەر لە مناڵیەوە بیانێرن ئێستا خاسەتەن لە سلێمانی ئێستا بەشی مناڵیانی زۆر بچووکمانەیە یعنی لە پێش مەکتەبەوە قورئانیان پێ لەبەرەکەن. نەسیحەتەکەم ئەوەیە پێشەوەی زمانیان بگۆڕێ لەفزەکانیان بە هەر لە بیدایەتەوە فێر بن کە چۆ قورئان بخوێنەوە ئینشەڵڵا خوای گەورە موفەقیانەکە. کاک دکتۆر دەپرسم ئامانج لە بەرکردنی قورئانی پیرۆز بە گەنجان بە خەڵکی کوردستان چییە؟ ئامانچیە لە پاڵ لە بەرکردنی قورئانی پیرۆز؟ لەبەرکردنی قورئانی پیرۆز و هەروە جوان خوێندنەوەشی هەردووکی گرنگە بەلامانەوە ئێمە لە نووری حکمە تەنها هەرەوە نییە و لە سنتەرەکانی تریش هەتەناوانێ لە بەریکەن بەڵکو پێویستە جوان حفزیکەن ئەوش هەنگایە وێوە دوایە لێ ڕامێنێن و وەڕوا لێ بیری لێ بکەنەوە وەڕوا کاری پێ بکەن و لێ تێ بگەن. گەنجان ئەگەر لەگەڵ قورئانە بژین دیارە گەنجانێکی ساڵح دەرەچن ئەندامانێکی بە سوود و باش بەدەرچن بۆ کۆمەڵگا دوورە بن لە کۆمەڵگای هەموو کۆمەڵگایە ئەگەر قورئان لەبەرانی زۆر بێ ئەگەر ئەوانەی لەگەڵ قورئانە پێوەست بن ئەکی پەروەردە بن ئەکی گەنجانێکی باش دەرەچن و سوفادانە بێ. دۆستان بین هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین با بزانم تۆ تەمەنت چەندە و ماوەی چەندە کە قورئانی پیرۆز لەبەر کردووە؟ من تەمەنم ساردە سارە ماوەی چەندیش قورئان لەبەر کردووە تەقریبەن لەو ماوەی 6 مانجی دەبی و بە ماوەی سارەشی بە کەمتر بە زیاتر الحەمدولillah تەواوم کرد. چی هاوکارت بوو چی یارمەتی دەرت بوو؟ وڵاهی مامۆستایەکەم بە تایبەتی لە دەستگای نووری حکمە کە مامۆستایەکی زۆر باش بوو و لەگەرمان وەچی برایەکی وابوو و دایک و باوکشم بە سەرەتانی لە ئەساسەوە و بە ئیستیقامەی خۆش الحەمدولillah. دایک و باوکت لە ماڵەوە هاوکارت بوو؟ هەر لە کچکەیی و هاوکارمان بوو. تۆ چه هەستێکت هەیە کە ئەمڕۆ قورئانی پیرۆز لەبەر کردووە و خەڵات و ڕێزلێنانتان پێبەخشرا؟ وڵاهی هەستی قورئانێ ئێستا ناتەمەوە تەحدیدی کەم چکە گەورەترین فەضڵە الله تعالە لەگەری کردینە لەگە من و لەگە جەماعەتی دەستەی قورئان لەبەرە لای قورئان لەبەرە و ئەوجە لێ ینی وا هەست دەکەم الحەمدولillah یەک کەوا خوا ئەو نیعمەتە گەورەی لە بەرامبەر کردم و دووش ینی نازانم هەستی ئەو نیعمەتەی کوو لەگە دەرببڕم. قوتابیشی بێگومان؟ تەڵەبەمە لە ئەوەش. چۆن ینی قورئان لەبەرکردنەکەت کاریگەری خراپی نەبووە لەسەر قوتابخانەت یامە بێچەوانەوە بەڵکو زۆر باشتریش بووی؟ بالعکس کاریگەری هەبووە لەسەر چاکبوونی من دوو ساری پێش ئێستا ینی ئەو ماوەی شان دەستم بە قورئان نەکرد بە تەواوی
پێشتریش خەریک بووم بەس ئەو ماوەی ینی بە تەواوی دەستم پێ نەکردی بوو ئەوجا ئەو کاتی ینی دەرەجێ مەکتەبێشم خراب بوو بەڵام لەگەر هاتنی قورئان خۆی بەرنامەکە لە بۆ ژیانی ئینسانی مسلمان هەمووی تەحدید دەکەن ڕێکی دێخی ئەوجا لەگەڵ ئەوەکەی قورئانەکەی مەکتەبەکە ماشەڵڵا فڕی لەگەر الحەمدوللیلا لەگەر ئەنگۆژ ئینشاءڵڵا سڵاوی خوای گەورە لێبێ بابزانم چەند دڵخۆش و کەیفخۆشی کە ئەمڕۆ خەڵات و ڕێزلێنانتان پێبەخشرا لە پاڵەوەی کە قورئانی پیرۆزتان لەبەر کردووە سەرەتا و عەلەیکم السەلام ورحمة الله وبركاته والله شعورەکە وەصف ناکرێ إلا ئەوەی لەبەری بکە بەس ئەوەی دەتوانین برێن قورئان هەلگرینەمان الحەمدولله ئەو فەزلی خوای گەورەیە ئازایەتی خۆمان نییە بە هەموو نیشانەکەشی ئەوەیە بە هەموو کەسێکی نابەخشرێ إلا ئەوەی ثەباتی هەبی ئیخلاسی هەبی استیقامەی هەبی یعنی من لە سەرتاوە لە جوزئی یەکەم دەستم پێ کرد عەمە و تەبارەکەشم لەبەر نەبوو یعنی الحەمدولله هێواش هێدی لەبەرم کرد شێوازەکەت چۆن بوو چۆن توانیت ئاوا قورئانی پیرۆز لەبەر بکەی ماوەی چەند پێوە خەریک بووی والله الحەمدولله ئەو فەزلی خوای گەورەیە من لە ڕەمەزانێک لۆ ڕەمەزانێکی لەبەرم کرد الحەمدولله بەسەرک بە ساڵێک الحەمدولله ئەوەش شێوازەکەت چۆن بوو ببوورە ئەوە یعنی لاپەڕەکم دەخیندەوە ئی دووەم سێم هەندە جار 5 لاپەڕە پێکەوە لەبەرم دەکرد جاری یەکەم دەمخیندەوە ئی دووەم ئی سێم الحەمدولله لەبەرم دەکرد ئەوە لە بۆ هاندان و تەشجیعی ینی لە بۆ خەڵکی زۆر ئاسانە ئەوەی برێ قورسە ناوەڵا قورسنی ئەگە لە خۆی قورس نەکە الحەمدولله زۆر ئاسانە زۆر ئاسان هەموو کەسێک دەتوانێت لەبەرکە ڕۆژانە چەند دەتخوێندەوە ڕۆژانە چەند مڕاجعەت دەکردەوە وەڵاهی یعنی ئەوەندە جارێک لە جارەکان جوزەکەم هیناوە الحەمدولله لە پاشان دوسێ جوزی مڕاجعەم دەکردەوە کاتی لە 5 جوزی ڕەتیدا مامۆستا ڕۆژگار خوا پاداشتی بداتەوە ئینشاءڵڵا بەخێر دەگوت لە پاش 5 جوزی ئینشاءڵڵا جزء لەگەر دوو ڕوبع بینەوە ئەمە الحەمدولله زیاتریشم دەیناوە بەڵام مڕاجعەکەم واز لێ نەدەهێنا الحەمدولله 2 جزء 3 جزء هەندە جار 5 جزء ئەوها یعنی ئاسان دەبووە بە دووبارە ئاسان دەبەوە دەستگای نووری حیکما هاوکارێکی باش بووە پاڵنەرێکی باش بوو بۆ ئێوە قورئانی پیرۆز لەبەر بکەن الحەمدولله ئەمە لە مارێ باین لەبەرمان نەدەکرد بەس الحەمدولله سپاس بۆ نووری حیکمە و هەموو ئەنجومەنی باڵا و کارمەندەکانی وێندەر الحەمدولله هەموو هاندانمان بوون یعنی بە هەموو شێوەکی هاندانمان بوون هەتا لەبەرمان کرد خوا پاداشتیان داتەوە من ناتان پاداشتیان دەمەوە بارەکەڵڵا گەورە سەرکەوتوتان کە سپاس دەکەم زۆر سپاس من بەردەوام دەبم و دەستمە لە یەکی لە قورئان لەبەران سلام عەلەیکم السلام ورحمة الله وبركاته بابزانم چەند دڵخۆش و کەیفخۆشی کە قورئانی پیرۆز لەبەر کردووە الحەمدولله لە خوای بەزیاد بی ئەو هەستە یعنی خوای گەورە باوم کەسێکی نابەخشی زۆر بێوێنەیە هەست دەکەی هەموو دنیا درایتی هەموو دنیاش بدرێتی ئەو هەستە نابیت تەمەنت چەندە تەمەنم 14 ساڵ 14 ساڵی بەڵ تەواوی قورئانی پیرۆزش لەبەرە بەڵ چۆن توانیت چێ یارمەتی دەرت بوو الحەمدولله لە خوای بەزیاد بی باوک و دایکم لە پێش هەموو کەسێک لە دوای فەزلی خوای گەورە و مامۆستایەکانیشم خوای گەورەش بێکمان ڕۆژانە چەندت دەخوێن مڕاجعەت چەند دەکردەوە چەند پێوە خەریک بووی شێوەی دیاریکراو نییە بڵێم هەندێک جار زۆر و هەندێک جار کەم بوو بە کوێرەی وەختەکەی بوو چ کاتێک زیاتر خەریکی قورئان خوێندن بوو بەیانیان ئیشایان عەسران نیوەڕۆ چ کاتێک بێگومان کاتێکی دیاریکراو نیە و هەموو وەختەکی دەتوانی بەڵام بەیانیان زۆر خۆشتە بەیانیان باشترە خۆشترە زۆر باشە کاریگەری لەسەر خوێندنی قوتابخانەت بەجێ نەهێشتووە بالعکس ئەمن چەند یعنی وەچی زیاترم دەخوین لە قوتابخانەش زیاتر دەبووم بەڵێ پامت چییە بۆ هاوڕێکانی خۆت بۆ ئەو بینەرانێکی ئێستا تەماشات دەکەن چیان پێ دەڵێ پێت باش ئەوانیش بێنە دەستگای نووری حیکمە و خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بن دەڵێم هەتا ئەو کەسە دەست پێ نەکردەوە دەبی دەست پێ بکە دواتر عومرەکەی دەڕڵات و هەتا لە قیامەتێ ینی قورئان شەفاعەتی بۆ بکات ئەو کەسانەی کە تەمەنیان زۆر با دەست پێکە ئەوانش تەمەنیان درەنگ بووە با دەست بخوێنن هەتا ئەوەندەی پێیان دەکرێت خوای گەورە بێگومان یارمەتی دەریان دەبێت أنعم به من مورد
من استقى قد صانه رب العباد بحفظه وحماه حتى لا يضيع ويخلقا طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا وتمثل القرآن في أخلاقه وفعاله فيه الفؤاد تعلقا وتلاه في جنح الدجى متدبرا والدمع من بين الجفون ترقرقا ما دي نبي السلام عليكم والد باش تمام اخوان كون اخوان مدركا بابزانم چەند خوشی کە ئەوڕۆ کوڕەکەت قورانی لەبەر کردبوو کاری هەندێک ڕۆ لە قەتەوە نابی ئەوەندی بوویمە تا ئەمرم تا ڕژە قیامەتێ بەرشکر سپاسی خوایە کە ئەوە لەو لای من نییە خوا لێ ڕوحکردن ئەوەندەشم هەیە جەخوابی پارێزێ دەگەرن گۆش ئەرێ بەخوا هەندیشم درپێوێ هەندم درپێوەیە خوا لێ قوبولکە دەگەرن گۆش خوا خێرە مامەستانە بنویسی خوا وەسەریان بێخی خوا درم گەلە خۆشە یعنی ئەوڕۆ در زۆر خۆشە لە دەما لە داچی خۆی بۆ هەنە بوویمە ئەدی کاری دڵخۆشی ئەدی لەوەی دڵخۆشتر هەیە ڕۆرە لە دنیاە ئەرێ بەخوا ڕەبی لای پیرۆزبی دەگەرن گۆش شکر سپاسی ئەو خوایە ئەەکەم شکر سپاسی خواکە ئەمە مەستەیانەکەم ئەویش یارمەتیان دێن ئەویش پیان گوۆیش لەسەر مسەڕەت بوون ئەرێوە لە تاوەخت دڵم لە خۆبییتەوە هەند خەنی بوو ئەرێ بەخواوش منداڵێ هەموو چیژەمە خەنی بووینە قشکەوکەی منداڵە دوعا لۆ دەکرد دوعا لۆ دەکرد دەربچی سەرکەوتوبی کەش هەرەکەم هەر لە دەما هەندێک کۆکە بوو ئەم لایەنەکەم کچکە بابی خوێندەنیتی ئەو ئەجارە لێم خوابی پارێزی خوا بیتە خزمەتکاری ئەو دینەی خوا لە ڕێ قراپەی بە دووری بێخی ڕێی چاکەی بەنسی بکەی ئەوێت بێت خۆشە بەنسی بکەی ئەو مامەستاش دەرسێت پێرێ خوایە ئەو جرێ وێدەی ئەو پاداشەی وێدەی و ئەدی بە قوربانە دوم خوا خێرێن گۆژم نوویسی خوا سەر و بێخی خوایە ڕحم پێ بکە نەخشە بی لە هەم بسرمانان لە مندارە بسرمانە ئەرێ بەخوارەوە لە درمەند خۆشە بەعەنحانەکە بشم سم لە خۆنیە گەورە تەمانت پر خێر و بەرەکەت بکە یا ڕەبی بەس ئینشاءالله ئەمە ڕێی خوان گرتیە نا من دنم لەسە دنیای هەر لە منداری تا ئەوڕۆ ئەوەشتی ژەویە بە قوربانت و ماندیش بوون ئەرێ بەخوانم دڵخۆشە بەرێ ئەوەم خوازگم پێنەسەتێ مەرجی نەبینم مەرە ئەرێ وەلای هەندم درپێوەیە خزمەتکاری ئەو دینەیە هیچی دینیە نە دنیاوی نەزرکەچی دان دەبەرەکە نە سەفەرەکی دەرێکە ئەگە بسەستە عمرێگەنە هیچی دینیە ئەگە قورحانی دابەشکە ئەگە ئیشە خێری بکەنە هیچی دینیە ڕۆرە هیچی دینیە عەبەس خوارخوا بەڵێ خۆشەویستان و ئایزان ئێستا من یەکێک لە ئەندامانی لێژنەی هەڵسەنگاندن دەدوێنم با بزانم شێوازی هەڵسەنگاندنەکە چۆن بووە مامۆستا سڵاوی خوای گەورەت لێبێ و بزانم شێوازی هەڵسەنگاندنەکەتان چۆن بوو بۆ قورئان لە بەران وعليكم السلام ورحمة الله وبركاته دیارە ئەمە وەکو لێژنەی هەڵسەنگاندنی قورئان لە بەرانی نووری حیکمە بڵێن دابەشمان کردبوو لە بۆ سەر بڵێن تەوەرێک یەک لەوانەیە کە ئەمن بڵێن هەڵسەنگاندنەکەم لە بۆ دەکرد بریتی بوو لە تەوەری تەجوید یعنی ئەو قورئان لە بەرانە بڵێن تەجویدیش دەرەجەی خۆی لەسەر بوو بڵێ تەجوید چەندی لەسەر بوو بڵێن دەرەجەکان دابەش کرا بوو تەجوید دە دەرەجەی لەسەر بوو حفزەکەش نەوە دەرەجەی لەسەر بوو قوتابی چەندی بەدەست بهێنابایە بە سەرکەوتوو هەژمار دەکرا بەڵێ قوتابی لە کۆی ئەوەی کە بڵێن اختیباری تێدا دەکرد کە 6 پرسیار بوو 85 و بەرەسەری بەسەر هینابە بەدەستی نابە ئەو بە سەرکەوتوو هەژمار دەکرا 6 پرسیار بوو پرسیاری چەند نمرەی لەسەر بوو دیارە 6 پرسیار بوو هەر پرسیاری 15 دەرەجەی لەسەر بوو و تەجویدش 10 دەرەجەی لەسەر بوو چەند قوتابی بەشدار بوو و چەند قوتابی توانی سەرکەوتوو بێت و ئەمڕۆ خەڵات و ڕێزەدانیان پێشکەش بکەن تقریبان بە کۆی بەشداربووان نزیکەی 6 بەشدار بوو ئەوەی کە بڵێن دەرس و لە نمرەی 85 و بەرەوسەری بەدەستهێنا 28 قوتابی بوو لە کاتی قورئان لەبەرکردن دەبینەوە حاڵەتانە ڕوو دەدا بۆ نمونە قوتابیەک لە بیری دەچێتەوە کەمێک دەوەستێ
ئێوە چۆن لەسەری دەوەستان یان کاتی وەستانی ئەو قورآن لەبەرە چەند نمرەی لێ دەهاتە خوارێ چەند نمرەی لێ دەشکا بەخۆی ئەوەی کە عادی من بوو ئەمنۆکو دەرەجەی تەجویدەکەم تەقیم دەکرد بەڵێن یەکەشی دیکە ئەو تەقیمەی دەکرد ئەوەی کە جەنابەت باس دەکەیت بەڵێ بە تاکید ئەویش دەرەجەی لێ دەشکا بەڵام ئەوە برایشی دیکە ئەو تەقیمەی دەکرد ئەوەی کە عادیم بوو ئەمن دەرەجەی تەجویدەکەی عادیم بوو ساڵانە ژمارەی قورآن لەبەران لە دەستگای نووری حیکمە ڕوو لە زیاد بوونە یاخود وەکو یەکە ساڵانە ژمارەکان لێک نزیکە الحەمدولله لە فەزلی خوای گەورە ئەوە چارەمین ساڵ وەکو بڵێن بە شێوەی فەرمی ئەمە هەنجی قورآن لەبەران ساز دەکەین و هەڵسەنگاندنیان لە بۆ دەکەین و وەقتابی تێدا سەرکەوتن بەدەستدێنی لە ئێستادا لە فەزلی خوای گەورە نزیکەی 200 قورآن لەبەرمان هەیە ئەوانە بەگشتی بەڵام ئەوانەی کەوە هەڵسەنگاندنیان لە بۆ کرایە دەوری 120 قورآن لەبەرە بە خوشکان و برایان لە نووسنگەی دەستگا و لە سەرجەم لق و بازنەکان بەڵێ زان و خۆشەویستانی بەرنامەی ماچی پێیان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە قورآن لەبەران و هەروەها بەشدار بووان کە سوکاری قورآن لەبەران بوو کە لەم ئاهەنگە بەشدار بوون ئەمە ئاهەنگی چوارەمینی دەستگای نووری حیکمە بوو کە ساڵانە ئاهەنگی سەرتاسەری ساز دەکاتن تێیدا ئەمساڵ لە کۆی 61 قورآن لەبەر 34 قورآن لەبەر توانیان نمرەی پێویست بەدەست بێنن و نمرەی پێویستیش ئەوە بوو دەبواە قوتابی قورآن لەبەر 185 بەدەست بێنێ بۆ من هەر قوتابیەک لە 85 کەمتری بەدەستێ نابێ ئەوە بە سەرکەوتوو هەژمار نەدەکرا دەستگای نووری حیکمە ئەمساڵ ئەو کەسانەی کە تەواوی قورآنی پیرۆزیان لەبەر کرد بوو هەموویانی خەڵات کرد و گەشتێکی عمرەی کردن ینی بە دیاری پێشکەش کردن بۆیە دەستگای نووری حیکمە ساڵانە لەم کار و پرۆژانەی بەردەوامە و خاوەنی 26 لقیشە و لەگەڵ 34 بازنە کە لە سەرتاسەر یاریمی کوردستان لە شار و سارۆسکەکان دەستگای نووری حیکمە لق و بازنەی هەیە و لقێکی لە هەندەران هەیە لە وڵاتی بەریتانیا تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان.